لە کوردستان 24 جوانترین سلااوان لەبێ ئەمڕۆژ لێوارە 24 کۆمەڵک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون لەگەڵمان بن. سەرتاشێک سروشتی ناوچەکەی دەخاتە بەرهەوێنی کامێرا. پێنووسەکانی 12 ساڵی کۆکردوتەوە. منارەی مزگەوتی گەورەی خۆرماڵ مەترسی ڕوخانی لەسرە. سروشت و جوانی کوردستان وای کردووە سەرتاشێک ببێت بە فۆتۆگرافەر. دڵزار ئەحمەد کە سەرتاشخانەی هەیە لە ناوچەی باڵەکایەتی و سیدەکان و هەر شوێنێکی ئەم کوردستانە سروشتی سەرنجڕاکێشی لێبێت خۆی و کامێراکەی لەوێن. ئەم فۆتۆگرافەرە دەیەوێ خەڵک سروشتی جوانی کوردستان لە چاوی کامێراکەیەوەدا ببین و ئاواتشیکردنەوەی پێشانگایەکی فۆتۆکانیەتی. ناوم دڵزار ئەحمەدە، پیشەم سەرتاشیە، لە نعەیەی خەلیفان دانیشم سەر بە قەزای سۆرانە. تقریبا 9 سالە ئیشی فۆتۆگرافی دەکەم. سروشتی کوردستانە، جوانی کوردستانە، بۆی لێکردم کە ببمە بە فۆتۆگرافەر. من کەسێکم هیوایەتم سروشت بوو، زۆر گەشت دەکەم بۆ ناو سروشت لەگەڵ هاوڕێیەکانم کە ئەو سروشتە جوانی کوردستانم دیت، ویستم لە بەرچاوی کامێرەی خۆپێشانی هەموو قەرکێکی کوردستانی بدەم. ئەو شوێنانی کە ئایسمێ مەسەڵەن منتقەکانی کوێستان و منتقەکانی باڵەکایەتی و ئەو منتقەی سیدەکان و لە هەر شوێنێکی کوردستان بزانم شوێن سروشتێکی جوانە، دەمەوێت پێشانی خەرچی بدەم، یعنی پێشانی خەرک لە چاوی کامێرەم بیبینی. لە هەموو گەشتەکانم وێنەیەکی زۆرم گرتووە، ئارشیفێکی زۆرشم کۆکردیتەوە. ئینشاءڵڵا لە داهاتوێکی نێزیک ئەوەشی پێشەنگایەکی فۆتۆگرافی لە دەرفەتەشی ئینشاءڵڵا نێزیک ئەەکەمەوە ئینشاءڵڵا. وێنەکانی هەموو منتقەی دەڤەری باڵەکایەتینە، منتقەی لای بارزانن، ئەو گەری زۆرەگوان و چیای عەساری زنجیرە چای عەساری سەکران و گۆمی بێکۆدیان و منتقەی سێدەکان و هۆڕنێ و لای سەقەڕ و منتقە خۆشمانە. ئەو گەریە سروشتەش زۆر جوانی هەیە، دائیمەن لەو گەریەم، یعنی ئەگە هەنا مانجێ جارێک دووزە هەردێم ئەو وێنە ئێرە هەرەگرم ئێنا ئەو گەری سروشتەش زۆر جوانی هەیە. هەوڵم نەدایە وێنەکان بفرۆشم، یعنی هیچ کەسێک ئەوم لەگە هیچ کەسێک نەکردووە، بەس یعنی دایکمە هەندێک خەرشی ئەوە ببن لە خۆ چاپ بکەن بشۆنەوە بفرۆشن، ئەوەم کردیە بەبێ بەرامبەر. ئامانجشم زیاتر ناساندنی یعنی سروشتی کوردستانە، یعنی بناسین.
ڕەنگە کاریگەریەکانی ڕۆژوگرتن لە سەرچاوەکانی تاکی بە ڕۆژوبوو بەو ڕادێن نەبێت کە کاریگەری لە سەرنجامەکانی دیکەی جەستە هەیە، بەڵام بێکاریگەریش نییە. هەر بۆیە پێویستە تاکی بە ڕۆژوبوو بە تایبەت ئەو کەسانی تووشی نەخۆشی چاو بوون لە مانگی ڕەمەزاندا زیاتر ئاگاداری چاوەکانیان بن و گوێڕایەڵی ڕێنماییەکانی دکتۆرەکان ببن. بشكلك مباشر خوارن وشعف قالك نبه بدون نوقري داين انه تبي تعداك مباشر يا اف وك قرتيسكا وانا خشيد ايه دل وانا نولوي بس تاثيرها هر هي كسن هنا ابي ام بين جفاف بوارنا نخوشيك افا ايه افا ام بريكينا روجي جي بقرين هيش خراب تردبه اف كسانا حرتم اموان سر قطري ايه مرتب الشعفر ايه شعف حرتم له شلد هيلن اموان قطرات دنوانا جروجي بقري وضعي تيقدتش خراب افانا يك جوان جبو مثلا خوش مي سكري شكري وانا قال كي تخربطوا قال لك جارا نزفك دي تشعف دي تشيد بير شكر قبل بب يا مشاكل باعصابي اي تشعف تشيد بير يعني شكر قبل بو ام اعتلال اعصاب يعني درنا حتى وكشل لك التشعف زخه جبر شكري وانا ظبطت دفي شكري خب ظبطين هنا بترجع عليه شكر مشكله شكر دي تشيد بالتعديل تشعف دك افتح دواء مباشر المن وكذا مثلا احياء قطرات هناك نخش مهن قطريه بشكل مستمر فقطري خو استعمال لكن جبر شد بام دفترن مثلا قطري ضغط هنا دفي حرو استعمالكن وصباها وايفاري ونيفرو حسب كم قطره مدان او نخش انا جبر خوف اجتهادك يتكن بي بفترن واستعمال لكن بيشتروجيه بين اما تبي شعبي خو قالك تعديلك دمار شعبي تقريبا زهاد به هنجي ضغط بلمبود فتره روجيه جوان كسر بليجن دفي روجيا يعني دفي قطره خو تخينه قطري دفي استعمالكن وافي قالك يترسنج بو فتاربونا قطري وان امي جوان بيجن تا قطره خستي 5 دقائق شعبي خو قوتي بهل بشتي قطري جبونا رحفكاته افيك ياد دوا تكارت اللي ياخذ في زاويه هاني تبع جقين بشتي قطري او جي قطره نار حفكه ويا سياجي شيخ وملل ديف يعني دانو استندنا مبارد بين قطره نافترين يعني قطري خو بردوام بكاربينن رمضان وقرن كت هفده وبهار يعني انا مسمينه خشيت شعفان براستي تشج حساسيه رقم يك ياد دواج التهابات يتشعف جبر توز وقول وما اقول افش انا قشد من التهابات اجا او روجي كتنا هفده ام سبب ناخن هستيروجيه ده بس يصار ولو هاتن كتن هفده برك صالبي روجيد كفز فتاني هيدي هف خلاص دبن اجا عالمي قشاره يعني ايه بفترن دفي خوارنيك قالك يناخذ دفتاري ده كان بحاولين المهم بيت هير بخون بس بسر ناخن يعني اوازك تجابكن ويانكن او قالكي بيسه نخوش ايه ضغطي وان خوارنا شور قالكي ناخن فتره فتاري ده نخوش سكري دفي شيراني قالكي كيم بكون شكري خو ظابطينا يعني افانا حالات باشي مها روجيه مها خيريه الواند بمها نخيري نخوشي برت جلطه الواند ضغطه وانا ما ظبط شكري وانا ما ظبط الضغطه شعبي وان بلندبه فبرا الي كاريه بروجيه جيربكن والخوارنا خو مقاتله نووسەرێکی شاری کەلار زیاتر لە 30 ساڵە سەرقاڵی وەرگێڕان و نووسینە و ماوەی 12 ساڵیشە بڕیاری داوە هەموو پێنووسانە کۆبکاتەوە و بیان پارێزێت کە بۆ نووسین و وەرگێڕان بەکاری هێناون. مستەفا سەید لەو بارەیەوە دەڵێت تا لە ژیاندا بمێنم و سەرقاڵی نووسین بم هەموو پێنووسەکانم دەپارێزم چونکە پێنووسم هاوشێوی منداڵەکانم خۆش دەوێت. ئەوەی کە من دەستم کرد بە نووسین دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 یەکەم بابەتم ئەو کاتە لە ڕۆژنامەی هاوکاری لە بەغا بابەتێکی وەرگێڕان بوو کە لە گۆڤارێکی لوبنانیەوە بە ناوی ئەلجیل وەرم گێڕایە سەر زمانی کوردی بە ناوی ژمارە 2005 ئیتر لەو کاتەوە من دەستم کرد بە وەرگێڕانی کتێب. سەرەتا کتێبێکم وەرگێڕا بە ناوی سیر و سەمەرەکانی جیهان، پاشان کتێبێکم وەرگێڕا بە ناوی بانکی زانیاری کە بریتە لە 800 ئەوەندە لاپەڕە، کتێبێکی باش بوو لە 4 بەرگدا لە زمانی عەرەبی وەرم گێڕا. پاشان کە زانکۆی گەرمیان کرایەوە ئاشنایەتیم لەگەڵ کۆمەڵێک مامۆستای بەڕێزی زانکۆ پەیدا کرد، یەکێک لەوانە کاک دکتۆر کەیوان ئازاد، ئیتر ڕاوێژمان کرد کە بەڵێ لە بەشی مێژوو گرنگە کتێبی مێژوو وەربگێڕێت. ئەو بوو کۆمەڵێک کتێبی مێژووی وەرگێڕا سەر زمانی کوردی، لەوانە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، مێژووی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، مێژووی ئوروپا لە سەدەکانی ناوەڕاستە، شارستانیەتی ئوروپا لە سەدەکانی ناوەڕاستە،
مێژوو ئوروپا لە سەردەمی ڕێنسانسەوە تاوەکو شۆڕشی فەرەنسا و کۆمەڵی کتێبی تر ئیتر ئەوانە کۆمەڵێک کتێبی باش بوون من لە زمانی عەرەبیەوە وەرم گەڕایە سەر زمانی کوردی و هەندێکیشیان وەکو منهەج لە زانکۆ ئاخوێنرێ. پێنووس لای من وەکو مرۆڤێک وایە، هەتاکو پێنووسەکە پڕە و پێی دەنووسرێ وەکو مرۆڤێکی زیندووە و ئەو کاتەش کە پێنووسەکە بەتاڵ ئەبێ و یعنی هیچی تیا نامێنێ ئەمە وەکو کەسێکی مردوو وایە، مردوش دەبێت ڕێزی لێ بگیرێ. ئەم پێنووسانە بەلای منەوە حیفە ڕۆژانێک ئەم پێنووسانەمان ئێمە لەسەر دڵمان لەسەر گیرفانەکان و لەسەر دڵمان داناوە چۆن ئێستاکە دڵمان بێت ئەم پێنووسە جوانانەکە خۆی گەورە لە قورئانە سوێندی پێ خواردەوە ئێمە بخێنە تەنەکەیەکی خۆڵەوە یا فڕێ دەین یا ئەو کاتێک کە ئیشمان پێنەما ئیتر وازی لێ بێنین. لە ساڵی 2007ەوە من ئەم پێنووسانم هەڵگرتووە زیاتر لە 335 پێنووسە و هەریەک لەم پێنووسانەیش بە نووسینی من 80 بۆ 85 ئەیفۆر ئەنووسێت و بە درێژیش 1 کیلۆمەتر ئەنووسێت. یعنی ئەم پێنووسانە 300 ئەوەندەیە ینی 300 ئەوەندە کیلۆمەتری نووسیوە تا ئێساکە ئەگەر بە درێژی حسابی بکەین و ئەمە زیاتر دوو ڕەنگیشە ڕەنگی ڕەش کە ڕەنگێکی ستانداردە لە نووسینە، ستانداردی عالەمی لە نووسینە ڕەنگی ڕەشە و ڕەنگی سوور ئەمەش زیاتر بۆ هەڵەشچنیە. زیاتر لە 25,000 ئەیفۆر بەو پێنووسانە نووسراون و هەر 25,000 لاپەڕەکەیش لە ماڵە وەکو نووسین هەڵم گرتووەوە لە ئەرشیفی خۆما پارێزراوە. 4 کتێبم پێی وەرگێڕاوە تاوەکو ئێستاکە. لەو 4 کتێبە 11 چاپ بووە و ئێستا یەکێکی لەژێر چاپلایە. ئەو پێنووسانە هەموویان وەکو منداڵەکانی خۆم خۆشیانم لەوێت. لە بازاری ئامەدوو بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە بازاری شیرینی زۆر گەرم دەبێت و بە تایبەتی شیرینی قەدایف کە جۆرێکی تایبەتە لە شیرینیە بەناوبانگەکانی شاری ئامەد. بۆیە هاوڵاتیان تەنانەت لە دوورەوەی شاری ئامەدیشەوە سەردانی بازارەکانی شیرینی قەدایف دەکەن بۆ کڕینی ئەم جۆرە شیرینیە بۆ بەرمانگ و ڕۆژوشکاندن. بەهاتنە ڕەمەزانê bazara şîrînahiyê jî geş bû. Yek ji van şîrînahiya jî qedayîfa Diyarbekirê a navdar e. Rojîkirên ku ji şîrînahiyê hez dikin berê xwe didin dikanên ku qedayîfan difiroşin. Firoşkarên qedayîfan ji bazara Remezanê kêfxweşin. Weysel Atalay li sûka Xazî ya ku li sûra Diyarbekirê cih digire firoşkariya qedayîfan dike. Atalay dibêje di saetên berbangê de dikan ji kiryaran tijî dibe. Satışlar Ramazan'la birlikte iyi şu an yani. Danûstandina qedayîfan ji destpêka Remezanê ve baş e. Em hêvî dikin ku heta dawiya mehê kar wiha baş be. Ji beriya Remezanê jî geştiyar dihatin. Wê demê jî karê me baş bû. Em rojane 15-20 sênî qedayîf difroşin. Bazar baş e niha. Şîrînahiya qedayîfa Diyarbekirê navdar e. Sê cûreyên vê qedayîfê hene. Ya bi goz, bi fistix û bi panîr. Hostayên qedayîfê dibêjin qedayîfa heqîqî ya bi gozan tê çêkirin e. Lê welatî zêdetir qedayîfa bi fistix tercih dikin. Lezgîn Qarataş jî welatiyeke ji Sêrtê ye. Qarataş dibêje ez kengê werim Diyarbekirê qedayîfê dikirim û ji ber ku di meha Remezanê de jî qedayîf enerjiyê dide mirov em tercih dikin. Ola Remezanê de qedayîf jî heskir qedayîfa vê derkê jî meşhûr e. Yani bilê ji wê derkê hatime vê derkê bê qedayîf el naçivde. قدایفا هلا قدایفا دیاربکر یا دا قاپی طعمه خوشه طعمه خوشه yani meşhur. Bazara qedayfa Diyarbekirê di saetên nêzî fitarê de geş dibe. Lê piştî fitarê jî welatiyên ku bi malbat an jî bi heval û dostên xwe re derdikevin geştê berê xwe didin dikanên şîrînahiyê. Kîloya qedayfên bi fistik bi 55 lîre ya bi goz û bi panîr jî bi 45 lîreyî ye. Pê çaverê kirin ku di hefteya dawî a Remezanê de ji ber cejnê jî bazara qedayfê geştir bibe. مزگەوتی گەورەی خۆرماڵ بۆ گەشتیاران سەرنج ڕاکێشە و لە ڕووی ئابووریشەوە سوودێکی باشی بۆ خەڵکی شارۆچکەی خۆرماڵ و ناوچەکە هەیە. مزگەوتێک کە مێژووەکەی بۆ سەردەمی عوسمانیەکان دەگەڕێتەوە کەچی ئێستا منارەیە مزگەوتە مەترسی ڕوخانی لەسرە. شارۆچکەی خۆرماڵ هەرچەندە کەوتۆتە ناو سنووری شارە زوور بەڵام فەرهەنگ و کولتوری هەورامیەکانی هەڵگرتووە و بۆتە بەشێک لە کولتوری ئەوان.
مێژوی منارەکە ئەگەڕێتەوە بۆ سەرتەمی عوسمانیەکان کە لەو کاتەدا بیناسازی گەشتووە قیممە بیناسازی جوانیان ئەکرد کۆمەڵە گۆسایل منارەکەیان دروستکرد بەڵام بۆ هیچ شەڕی ئێرانی عراقەوە منارە ڕووخاوە بەڵام لەم دوایە لەلایەن شوێنەوەرە دروستکراوە خۆزگە هەر دروست نەکرێتەوە منارە شکاوەکە بۆ زۆر باشتر بوو لەوەی کەەوە ئێستا خەریکە دوای بوومە لەرزەکە خەریکە بە ئاستن و بە کۆڵەکە ڕاگیرکراوە گینا ئەگەری ڕوخانی لە ساسا لە ئایندەیەکی نزیکە. دیارە هاتنێ و گەشتیارانش بۆ ناوچەی هەورامان ئەوە بۆ سێرانگاکانی هەورامان و بەتایبەتی بۆ مزگەوتی گەورە لە ڕووی ئابووریەوە سوودێکی باشی هەیە بۆ خۆرماڵەوە بۆ ناوچەکە چونکە منطقەکەی ئێمە کە نزیکە لە شاخەکانی هەورامانەوە خەڵکەکەی ئێمە ئەچێت لەو شاخانە بەتایبەتی لە وەرزی بەهارە کۆمەڵە گشوگیای بەهارە ئەهێنێت کە لێرە ئەتوانێت سوودی لێ وەربگرێتیان بەرهەم و بەروبوومی خۆماڵیمان هەیە کە لە شیر و ماس و پەنیر و ئەوانە کە هی بڵێن جوتیارەکان و خاوەناسەڵەکانی خۆمانە لێرە ئەو خەڵکەیەت لێرە وەکو دیارەیەک لەگەڵ دەستی خۆیانایی بنەوە و لە ڕووی ئابووریەوە زۆر ئیسفادەی ئەبێت بۆ منطقەی خۆرماڵ. هونەری خۆشنووسی بە تایبەتی لە نووسینی عەرەبیدا گرنگیەکی تایبەتی هەیە و بە تایبەتی زیاتر لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی ماوە و هەوڵی بەردەوامبوونیشی دەدرێت. لە مسر لەسەر شێوازی کۆمپەڕی تایبەت لە گەڵایداری مۆز دروست دەکرێت بۆ ئەوەی بۆ خۆشنووسی بەکار بهێنرێت. هەروەها پەیمانگەی تایبەتیان کردوتەوە تا فێرخوازانی ئەم هونەرە لێی بەردەوام بن و لە ناوچوون بپارێزرێت. هونەری خۆشنووسی گرنگیەکی زۆری هەیە بە تایبەتی لەلایەن موسڵمانەکانەوە چونکە بە شێوەی خۆشنووسی قورئان دەنووسرایەوە و لە سەدەی دەیەمدا بڵاو دەکرایەوە پاشان بە یەکێک لە هونەرە بینراوەکان دانرا بەڵام بە تێپەڕبوونی کات پیشەکە کەمتر بووەوە پێویستە دووبارە زیندوو بکرێتەوە. هانی هیلالی پرۆژەی دروستکردنی پەڕەی تایبەتی داناوە. أي خطاط بيتعب جدا في إنتاج العمل الفني. هەر خۆشنووسێک زۆر ماندوو دەبێت تا کارەکەی تەواو دەکات. هەر بۆیە پێویستی بە پەڕەیەکی زۆر بەهێز و باش هەیە تا کارەکەی بەباشی دروست بکات. پێویستە پەڕەکە مەرەکەب هەڵبمژێت و توانای بەرگری کەشوهەوای جیاوازی هەبێت. ئێمەش ئەوە دروست دەکەین. ودي الحمد لله بنوفرها. لە شاری جیزا لە مسر کۆمەڵێک پیشەوەر دەیانەوێت بەردەوامی بە هونەری خۆشنووسی بدەن. هو احنا الحمد لله بنخرج شغلنا برا في ئێمە کارەکانمان دەنێرینە دەرەوە بۆ ئیمارات و بەحرین و سعودیە و قەتەر و کۆیت و عەمان بۆ وڵاتانی ئەوروپاش ناردومانە بەڵام کێشەی دەستکەوتنی پێداویستی سەرەتاییمان هەیە. في المادة الخام الحصول عليها وتجميعها وكده. هونەری خۆشنووسی عەرەبی پێویستی بە پەڕەی تایبەتە. بۆ دروستکردنی ئەم پەڕانە گەڵای داری مۆز دەخرێتە ئاوەوە و بۆ ماوەی مانگێک بەجێ دەهێڵرێت پاشان دەکوڵێنرێت و پارچە پارچە دەکرێت بەڵام دەستکەوتنی گەڵای داری مۆز ئاسان نییە. محەممەد بەشی یاسایی لە کۆلێژ تەواو کردووە بەڵام توانیوێتی ناوبانگی لە دروستکردنی مەرەکەب دەربکات بە جۆرێک مەرەکەبەکانی دەنێرێتە ئاسیا و ئەوروپا.
الخط العربي من الفنون اللي بتخضع لتفاصيل نووسینی عەرەبی یەکێکە لە هونەرانەی کە پێویستی بە وردەکاری زۆر هەیە. ئێمە لێرە هەوڵ دەدەین ئەو وردەکاریانە دەربخەین و زۆر بە وردی کارەکان ئەنجام بدرێت، بە تایبەتی ئەو جۆرە نووسینەی کە پێی دەوترێت نەسخ کە بە ملیم دەنووسرێت و زۆر وردە. النسخ اللي هو الخطوط اللي هي الدقيقة أو اللي بتنكتب بأجزاء بسيطة جدا من الملي. هەند یەکێکە لەو قوتابیانەی ئارەزووی فێربوونی خۆشنووسی دەکات. أنا حبيت أتعلم الخط عشان أنا من حەز دەکەم خۆم فێری خۆشنوویسی بکەم. هەستەکەم گرنگە بۆ کەلتوری ئێمە و زۆربەی قوتابخانەکان گرنگی تەواوی پێناجان. من پێم وایە کە لە ڕووی جوانیەوە گرنگە و بۆ هەر شتێک بەکار بهێنرێت ئەوە گرنگیەکەی زیاتر دەکات و جوانیەکەشی زیاتر دەبێت. لە ڕێگەی زیندووکردنەوەی هونەری خۆشنووسیەوە دەتوانرێت لە ڕووی ئابووری و هونەریەوە وەک پیشەسازیەک سوودی لێ ببینرێت و زیاتر لە جیهانی هاوچەرخدا بەکاربهێنرێت. بەرگە و بابەتی ئەمڕۆمان پێشکەشکردن تا ئێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.